لە ئێستا فستیڤالی بیت و حەیران لە نێو ئێرانە بەڕێواچێت و چەندین پارێزگا توانیوێنە کە بەرهەمەکانیان بنێرن دیارێکە بەرکێکی جوانی هوەری ئەبێت لە نێوان بەشێک لە جەنگبێژ و دەنگە تایبەتەکان کە پێوەستن بە بیت و حەیرانەوە و لە ئێستا بەشێک لە هونەرمەندانی کوردیش بە خۆشحالیەوە بەشدارن. فستیڤالی بیت و حەیران لە هەر قۆناغێکدا بە بەشداری هونەرمەندانی پارێزگا جیاوازەکانی وڵاتی ئێران لە دوو بەشی پێشبڕکێ و مۆسیقای گروپی بەڕێواچێت. یەکەمین فستیڤالی بیت و حەیران لە مانگی ئازاری ساڵی 2005 لە شاری سەردەشت لە ڕۆژهەڵاتی کوردستان بەڕێوەچوو. پێشەمەش 9 جار فستیڤالی نیشتیمانی مۆسیقای بیت و حەیران لە شاری سەردەشت بەڕێوەچووە. 185 بەرهەم لە 16 پارێزگای ئێران ڕەوانەی نووسینگەی فستیڤال کراون کە لە کۆی ئەم بەرهەمانە 78 بەرهەمی تاکە کەسی و 9 بەرهەمی گروپەکان توانیان بەشداری فستیڤالەکە بکەن. ئەم فستیڤال لە ڕۆژانی 14 گوڵان بەڕێوەچوو. بەناوی جەشنوارەی بیت و حەیران بە وتەی خۆمان 9 ساڵ 9 جاری دیکەش ئەو فستیڤالە گیراوە و یەکێکە لەو فستیڤالە جیاوازانەی کە لە هەموو شار و شوێنەکانی دیکە دەگیرێت. ئەویشیان ئەوەیە کە توانیوێتی تەواوی هونەرمەندانی وڵاتەکەی خۆمان بەو ناوە بە ناوی بیت و حەیران لێرە کۆ بکاتەوە. و گرنگێکی دیکەی کە بە وڵاتەکەی بەخشیوە مێژوویەکی دروست کردووە بۆ سەردەشت و تەنانەت دەتوانین بڵین مێژوویەکی دروست کردووە بۆ کورد لەبەرەوەی کە فەرهەنگێکی کۆنی کوردەواری بە ناوی بیت و حەیران کە ڕەنگە لە زۆر شوێن و ماڵ و جێگان سڕابێتەوە و نەمابێ بیت و حەیران زیندوی کردەوە ئۆگرانی بۆ دروستکردنەوە کەسانێکی بۆ دروست کردەوە کە بە زەوق و شەوقەوە بەرەوپیری بیت و حەیران و بەرەوپیری ئەو فەرهەنگەی خۆیان ئەو زمانەی خۆیان ئەو کولتورەی خۆیان بگەڕێنەوە کاری لەسەر بکەن هەوڵی لەگەڵ بدەن و تەنانەت دۆستانی بۆ پەیدا بکەن. یەکەم ساڵ لە بیرمە ئێمە کە بیت و حەیرانمان گرت کۆمەڵێکی یەکجار زۆر کەم بیتیان دەزانی یا حەیرانیان دەگوت مەجموعەیەکی زۆر کەم بوون بەڵام بە مروری زەمان بە گوزەری زەمان وای لێ هات کەسانێک لەوانەوە فێر بوون هەوڵیان داخوایان فێر کرد. بیت و حەیران دەشتی قەرازی کەندی ناوەی هەڵقوڵاوە لە ئەوڵەکەیدا جابڵا بۆتەوە بە وڵاتیدا عەرز دەکەم لە ئێرانی لە زۆر جیان بۆ گوتراوە و عەرز دەکەم کۆنیش نابێ حەیران و لاو کۆکو شتی دیکە نییە. ئەمیرخۆ شارەزایەکی وانی نوشم پرسیوە لە کەس بیت و حەیران داخوا لەکوێ بووە لەکوێ نەبووە. ئێمە گروی دونەوازی ساز و دوهۆڵ لە سانەتەشی هۆڵمە بە مەقامەکانیش کە من ئیجرا کردومە مەقامی ئەوڵمان سەهەری لە قەدیم و بێشتر بۆ مانگەکانی ڕەمەزان بۆ مناجاتنامە بووە دوای ئەو سەجار یا و سەملی سەمە و کە ریتمی شەشتمە گەڕیان یا هەفت ئیجرامان کردووە هەوشاری بە ریتمی لەنگە